سڵاتان لێبێ من نیهاد ئازاد بەرپرسی پرۆژەکانی ڕێکخراوی نوێ ئەمڕۆ بە بەوەنەی ڕۆژی جیهانی لاوانەوە هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک بە ناونیشانی ڕۆڵی گەنجان لە کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوە ئەمەجمان لەم چالاکیە یەکەم هۆشیارکردنەوەی گەنجەکانە بۆی کە بتوانن هاوکار بن لە چارەسەرکردنی ئەو گیر و گرفتانەی ژینگەیانەی کە لە ئێستادا ڕوبەڕووی هەموو جیهانە بێتەوە بە تایبەتیش پارێزگای هەڵەبجە و لە هەمان کاتیشدا دەرخستنی ڕۆڵی گەنجانە کە لە پارێزگای هەڵەبجە چەندین گەنجیش ڕۆڵیان هەوە لە چارەسەرکردنی ئەم گرفتانەوە چۆن بتوانین گەنجانی زیاتریش هۆشیار بکەینەوە بۆی بتوانن کار و پرۆژەیان هەبێت بۆ ئەوی کە چارەسەری ئەم گرفتە بکەن و کاریگەریەکانی کەشوهەوا کەمتر بکرێتەوە. لە ئێستادا یەکێک لەو پرۆژانەی کە هەمانە بریتە لە پرۆژەیەکی گەنجان وەکو ڕێکخراوی نوێ کە بریتە لە داهاتووی گەشت بۆ گەنجان ئامان جەم پرۆژەیەمان بەرەپێدانی تواناکانی گەنجانە وەکە زانین کە لە ئێستادا بێکاری هەیە لە ناو پارێزگای هەڵەبجەیە و گەنجانیش یەکێک لەو فاکتەرانی کە پێویستە بۆی کە دەستی کارە دەست بکەوێت ئەوەیە کە کۆمەڵێک توانە و لێهاتووی هەیە لە ناو گەنجەکانە هەبوونی هەبێ بۆی ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک ڕاهێنان و کۆمەڵە چالاکی ترەوە ئێمە ئەم دەرفەتەمان بۆ گەنجان ڕەخساندووە کە بۆ ماوەی 3 مانگ بۆ بەردەوامیش ئەبێ لە داهاتووە بتوانین گەنجان هەم هۆشیار بکەینەوە هەم لە هەمان کاتاپەرە بەتوانەکانیان بین بۆ ئەو لێهاتوانەی کە پێویستیانە بەدەستی بهێنن و بەکاری بهێنەوە دووبارە بۆ دەستکەوتنی هەلیکار یاخود دامەزراندنی کارێکی تایبەت بەخۆیان. یەکێک لەو لایەنەی کە ئەم پرۆژە گەنجانەمان هەیە بەشێک لە گەنجەکان حەزیان کردووە کە کار بکەن لە بواری ژینگەیە بۆی پەیوەندیان بە بەشی ژینگەوە کردووە لەگەڵیانە ئەو کەمپەین و هۆشیاریانەی کە هەمانە ئەیکەین وە لە ئێستاە وەکو ڕێکخراوی نوێ کۆمەڵێک چالاکیمان هەیە لە بواری ژینگەیە یەکێک لەوانە دروستکردنی تورەکەی خام و دابەشکردنیەتی بەسەر کۆمەلگاکەیە بۆی بەکاری بێن لە جیاتی پلاستیکە ئەلاگی پلاستیکە و هەروەها بریتە لە کەمپەینی پاکردنەوە بۆ شوێنە گشتیەکان و شوێنانی کە پێویستە و لە هەمان کادا کارگەیەکی ڕیسایکلینمان هەیە ئەو پلاستیکانی کە بەکارهێنرێ لە شوێنەکانی ترە کۆیەکەینەوە دووبارە بەکاریان هێننەوە لە پاش ئەوەش کۆمەڵک کار و چالاکیمان هەیە کە لە داهاتووە پاش تەواوبوونی ئەمە زیاتر ڕاگەاندنی بۆ ئەەکەین کە بتوانن زیاتر بیبینن خەڵکی و گەنجیش هۆشیار بێتەوە ئەویش زیاتر لە بواری شێوازی دیزاینکردنی خانوبەرەوە هەروەها کە دۆستی ژینگە بێت.